لێرە مەراسیمی 35مین ساڵیادی مەرگەساتی هەڵەبجەیە. ئەمانش بەشێک لە کەسوکاری قوربانیان و چالاکانی مەدەنی هەڵەبجەن. بایکۆتی یادەکەیان کردو و دەڵێن لە پێناو پشتگوێخستنی هەڵەبجە وا دەکەن. کەسوکاری قوربانیانی شارەکەی و بایکۆتی یادەکەی کردووە. باز لەوە دەکات بەشی زۆری ئەوانەی هێنراون بۆ یادەکە بە فەرمانی حیزب هێنراون. مەتەناوگو چالاکوانان بایکۆتمان نەکردو، بەڵام بەڵکو تەواوی خەڵکی هەڵەبجە بایکۆتی کردووە و ئەوەش کە لە مەراسیمەکەی بینن خەڵکی ئەم لاولایان بەشێک گێناوە. سەرەڕای ئەوەش ئەوەندەی هێزی چەکدار و ئەمنی لەوێ بوونەوەنا هاوڵاتی لەوێ نەبووە کە بە فشار و چاوسورکردنەوەی حیزب و بەرپرسە ئیداریەکان بردویانن. تا سەر ئێسقان کەمتەرخەم بوون. یەکێکی دیکەی لەوانەی بەشداریە و مەراسیمانی نەکردووە کە بۆ یادی 35 ساڵی کیمیابارانی شارەکە ڕێکخرا بوو. ئەو دەڵێت بایکۆتی یادەکە یەک ڕێزی خەڵکی هەڵەبجەی سەلمان. هیچ شتێکی ئەو تویان نەکردووە کە شایانی ئەم هەموو تەسحیە و قوربانی و شەهیدە بێت کە ئەم شارە داوێتی. بۆیە بەڕاستی ئێمە زۆر زۆر سوپاسی ئەو خەڵکە ئەەکەین کەوا ئەمڕۆ بە یەک دەنگ و بە یەک ینی بە یەکەوە ئەم یادەیان بایکۆت کرد و دەسەڵاتیان خستە مەوقفێکی زۆر زۆر ئیحراجەوە. بەشێک لەو هاوڵاتیانی بەشداری یادەکەیان کردووە نیگەران و ناڕازین لە کەمی خزمەتگوزاری و پشتگوێخستنی پارێزگاکەیان. بەڵێ ئەوە بەڵێن درۆیان دە بەم خەڵکە بەڕاستی زۆر وەڕاست بووە تاکە ئەم بەڵێنانە 35 ساڵە بەڵێنە دەن. ئێمە 35 ساڵ لەمە بێت لە ناو ژێرخانەکانە کیواییمان کرا بەسەر ئەلەرزین. ئێستا ئەوان بوو لە سایە هەڵەبجە بوون بەو دەسەڵاتەی کە ئێستا لەسەر حکومن. ئەم ڕژێ من ڕوخ ئەوان هاتن سەر دەور بەڵام بەداخەوە حیف. ئێستا ئەوانەی خۆن و خەڵکی فەقیر و هەژاری ئاوا بێک ئیش و کارە. من خۆم سێتە لە بەیزانگۆمە ئێستا حەماڵیان دەست ناکەی بیکەن. دروشمی مەراسیمی ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە بەتەنها جێمەهێڵن بوو. وەک بەشێک لە دانیشتوانی پارێزگاکەش دەڵێن 32 ساڵە حکومەت بەتەنها بەجێهێشتون و هەڵەبجە بووە بە پەراوێزخراوترین پارێزگا. دەژڵێن پێویست بە حکومەت لە پای ئەو قوربانیدانەی هەڵەبجە بیکردایە بە شارێکی نمونەیی نەک جیاوازێکی ئەوتۆی لەگەڵ کاتی مەرگەساتەکەدا نەبێت. ڕزگار جەبار کێنێن هەڵەبجە.